بینەرانی خۆشەویست گەڕامەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخری بەشی بەرنامەی ئەو خۆتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هوماینی گودازگار ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزب حکمەتیسمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە ئاگرتێبەربوونی کەمپێکی ئینسانهایە کە بە زۆرتر گرفتاری دەستی مناسباتی سەرمایه‌داری و جمهوری ئیسلامی کەسیف کە معتاد بوون و ئەم کەمپە ئاگری گرتووە. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هوماینی گودازگەر ئەگەر دەنگم دەبیستیت زۆر خۆشاتی بۆ بەرنامەی ئەو خەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم مادوو نەبوو یەکەم لە خۆت و هەروەها ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆن. زۆر سپاس بۆ تۆ. هوماینی گودازگەر هەر وەکو ئاگاداری لە حەوتوی ڕابردووە بەداخەوە کەمپێکی ئینسانهایە کە هیچ گوناحێکیان نەبووە حتا لە ئەتیادبوونی خۆیان مناسباتێکە لەو کۆمەلگایە فەقر و نەداریەکە لەو کۆمەلگایە بەرەو هەڵدێر و بەرەو ئەتیادی کێشاون و ئەم کەمپە دووچاری ئاگرتێبەربوون بووە عەمدی بۆ یا غەیر عەمدیەکەی نازانم. لەم رابطەدا متاسفانە تعدادێکی ژیانی خۆیان لە دەست داوە. ئەگەر بکرێ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ کورتەیەک سەبارەت بەوەی چه اتفاقی کەوتووە و اتفاقەکە چۆن بووە ئەم کەمپە ئاوری گرتووە مەمنونە بم. بەڵێ پێشکی من هاودەردی خۆم دەرە بڕم لەگەڵ تەواوی ئەو خانەوادەی و کەسانەوە عەزیزانیان لە دەستداوە. بەداخەوە ڕۆژی جمعە هەفتەی ڕابردوو پێما بێ 12 ئابان سەعات 5:30 یا 5 و نزیک بە 6:55 دقیقە شتێک ئاوای بەیانی ئەو کەمپە لە شاری لەنگرود ئاوری تێ بەربوو و دەستبەجێ بەداخەوە 32 نەفەر بوون بە قوربانی. شدەتی ئاورەکە ئاوا بوو کە بەداخێکی زۆرەوە تەنانەت ناساندن و دوارە شناساییکردنی جەسەدەکان و ئەو کەسانەوە سووتان بەڕاحەتی نەئەکرا بناسرێنەوە هە لەبەرەوە دێن و ئەمانەی لازم بوو. حەڤە کەس بریندار بوون و لە ڕۆژەکانی دوای ئەویشە تاوەکو ئیمڕۆ لە عەقل 2 نەفەر تریش کە بەهۆی سەختی و قورسی برینەکەیانەوە هەربازم گیانیان لە دەستا. بەرحاڵ ئەم حادثە دڵتەزێنە لەلایەن جمهوری ئیسلامیەوە بازم هەر وەکو زۆرێ لە حادزەکان تر بەلاڕێیا بریا خەبەرەکەی و جامعە هەرچەند زۆر بەداخ و بە تەئەسفەوە بوو هەروەها بە تووڕەیی و نفرەش لە جمهوری ئیسلامیەوە ئەم یەک هەفتەی ڕابردووە باسی ئەو واقعەیە کرد. جمهوری ئیسلامی وەکو هەمیشە لە دانی خەبەری ئەسیاح لەسەر ئەمە کە بۆچی ئەم ئاگرسوزیە لەوێ ئەم ئاورە بەربووەسە ناو ئەم ماڵی کەمپی تەرکی ئاعتیاد لە ئەو شارە لە ڕۆژەکانی ئەوەڵەوە بە ئیسلاحی خۆیان تاقیقیان کرد و تا چەند ڕۆژی ئەوەڵیش حتا تا 2-3 ڕۆژ لەمەوبەریش هەروتیان کە ئەمە بخواری ئەو شوێنە ئاوری تێبەر بووە و بەهۆی ئەو بخواریەوە ئەم هینە سوتاوە لە سایتەکانە باسییان کە لە ڕۆژنامە باسییان کرد و فڵان و ئەمانە ئەوە کە خەڵکو و معتەرەزینەوە یا ئەو نەهادە ئینسان دۆستانەی مستەقل لە جمهوری ئیسلامی داواکاری ئەوەیان ناکرد کە ڕوونکردنەوە بکرێت تو ئەمانە دەرکەوت کە خودی سەهلنگاری جمهوری ئیسلامی وەکو هەمیشە بێ ئیحساس مەسئولیەتی بەرامبەر بە گیانی ئینسانەکان دلیلی ئەسڵی ئەم ئاور تێوەربەردانە لە ئەم ماڵە بووە. دواتر بۆمان دەرکەوت ئەوەڵەن دەرگای ئەم هایمە بەسراوە دوومەن هیچ مەحافز و هیچ کەسێکی بەسەریانەوە نەبووە و سێوەمان وەختێکە خەرە بە جۆرهایە لەلایەن ئەم و ئەوە دەوروبەرەوە خەبەر کراوە بۆ ئاگر کوژانەوە و ئاتەش نیشانی و ئەمانە خودی ئاتەش نیشانیەکە لە مەحەلا ئەو شێرەکە ئەبێ بەسڵ بێ بە ئاتەش نیشانیەوە ئاوی نەبووە و لە نەتیجا هەموو ئەمانە هەموو کەس ئەزانێت کە لە ئاورێکی ئاوا گەورە هەر لەحزەیەکی یانێ لە دەستدانی گیانی ئینسانێ ئەمە بۆ خۆی لەلایەکەوە دوایی دەرکەوتووە کە بازم هەر وەکو هەمیشەی جمهوری ئیسلامی بە تایبەت لە ڕابطە لەگەڵ ئەم کەمپی تەرکی ئاعتیادانە بێمەسئولیەتێکی مطلق زاڵ بووە بەسەریا نە مەسئولێکی بووە نە مەسئولی ئەمنیەتیەکی بووە نە پاراستگەیەکی بووە کە وەشی بە ئەم بنیامە قوربانیانەوە بێ نە هیچ کام لە ئەمانە نەبووە لە ئەو ڕۆژە ئەوە بوو کە دوای چەند ڕۆژ
دیتمان بازم ئەوە کە فشار کەوتە سەر جمهوری ئیسلامی کە لەبەر ساهلنگاری و نەبوونی ئیمکانات لەوێ ئەمانە بوونە سەر قوربانی ئێستا ئەمەیانە دۆزیەوەسەوە کە یەکێک کە بە ئیسلاح اختلافی شخصی لەگەڵ کەسێک لە ئەوانە بووە ڕۆیشتووە ئەم کەمپەی ئاگرداوە داستانەکەیان وا دروست کردووە کە ئەو کەسە کە خۆی محتاج بوو لەوانەیە کە ماوەی لە ئەو ماڵا بوو بێت و ئەمانە لە دیواری ئەم شتەوە نفتیا بنزینی هەڵکێشاوە سەر و بردووە کردیە بێنە ڕژانەوە ئاو داستانێک ئاوایانە ئیسە بۆ ساز کردووە ئیسە بووە بە ئەمە تبقی معموڵی هەمیشەیی کە جمهوری ئیسلامی جەنایەتەکانی خۆی ئەشارێتەوە کەسێکیشیان کردووە و 32 ساڵە و ئەرێ ئەمە بووە و فلان و ئەمانە بەرحاڵ ئەوەی کە بۆ تەواو جامعە دەرکەوتووە بەڕاستی دەڕەندەی جمهوری ئیسلامی و بێشەرمی بووە بەڕانبەر بە ئەمنیەتی ئەم کەسانەکە زەعیفترین کەسەکانی ئەو جامعە کە خۆیان قوربانی مناسباتی سەرمایەداری و بەتایبەت حاکمیەتی ڕەشی خودی جمهوری ئیسلامی هەموو کەس ئەبێ ئەو سوالە لە خۆی بکات ئەرێ کەمپێکی ئاوا کە بنیامگەرێک کە خۆیان ناتوانن بڕۆن بڕیا لەوانەیە نەتوانن خۆیان بژینن لەوانە نەتوان خۆیان ئاشپەزیکەن بۆ خۆیان غەزا دروستکەن نازگل و گوێزێکیان بێت یازانم تەحەڕوکی عەجایبیان بێت بۆچی ئەبێ مەسەڵەن ئیتر لە دنیای ئیمڕۆژە ئالارمی ئاوریان نەبێت کە ئەگەر لە شوێنی ئاوری تێبەربوو دوو ئالارم کێشە دوو نەفەر بەدایان و بچێت بۆ ئەبێ درا بەسرابێ بۆ ئەبێ شەوێک ئەو کەسە پولخۆر و لە دارودەسەی خودی مەقاماتی بێزیستی و بێداشتی ئەو شارەیە لەنگرود بووە بۆچی ئەبێ لەوێ نەبێ ئەو ماڵی هەروە بەبێ سەرپەنا وێڵ کرد بێت ئەمانە هەموو وەختێکە ڕۆی تماشایەکەیت و بە دوایە ئەچی ئەبینی جمهوری ئیسلامی ئەمە دەحپێ ئەوەڵی نەبووە لە باقی شوێنەکانتر لە ساڵانی ڕابردووە تەنانەت خودی ڕۆژنامەکان جمهوری ئیسلامی ئەیان نووسیکە لە گورگانە لە خودی تارانە تەنانەت لە شیرازە چەند ساڵەوە پێش فیلمێ بڵاوە بووە کە جەماعەتێکیان خستبووە ناو حەوس خەریک بوون دادوو هاواریان نەکرد کە ئەیان خەریکن تێئاچیت یەکێتریان لەو لاو خەریک بوو شەلاق لێدا لە فیلمەکە ئەمانە هەموو بە ئێمە ئێژێکە ئەم کەسانە و ئەم 34 نەفەرە بەڕاستی قوربانی نەدانمکاری و قوربانی سەهلنگاری و بێ ئەرزشبوونی ئینسانن لەلایەن جمهوری ئیسلامیەوە یا ملیان ئەکرێ بەدارە و ئیعدامیان ئەکەن یا ئەوا بە بێ ئەحساس مەسئولیت نەبوونی دەوا و دەرمان نەبوونی سەرپەرست نەبوونی بێهداشتێکی دروست و حسابی نەبوونی ماڵ و مەسکەنێکی دروست و حسابی و ئەوا بە ئەم شێوەتی ئاچن کە بە تەبانی خودی وەزارەتی بێهداشت و بێزیستی لەگەڵ کەسگەرێکا کە لە دارودەسەی خۆیانن بە فەساد و بە دزی و فزی ماڵێک کۆنە و شڕ و شەقیان و ئیجاراکەن وتیان ئەکەن کە لە شێرایگەرێکی نائەمنی ئاوا بەڵای ئاوا و فاجعای ئاوایان بەسەر بێ ئەوەی کە معلومە جمهوری ئیسلامی مەسئولی ئەوەڵ و ئاخری ئەم فاجعایە و ئومێدوارین کە خەڵک و خانەوادەکانیان هەروە بە ئەم ڕەحەتیە لە ئەم جەنایەتی جمهوری ئیسلامی نەگوزەرن. زۆر سپاس بۆ تەوداهەکانت هەمای گودازگەر هیچ شک و گومانێک لەوە نییە جمهوری ئیسلامی بە ئێدام و شکنجە و زیندان و قەتڵ و کوشتار و ئەسیدپاشی و هەموو ئەم شتانەی 44 ساڵە جوڵی پەروەندەی ڕەشیەتی و یەکێ لە ئەسان سازماندە و گوسەرش و پەرەپێدانی مەواد مخدر خودی جمهوری ئیسلامیە بەڵام قوربانیانەکانی ئەم ئینسانە بێتاوان و بێگوناحانن کە ئاوا بە تەریقی ئاوردتێبەردان و سەناریۆکانی جمهوری ئیسلامی جۆرێتر گیانیان لە دەسەدەن تا زیندون ئەوە تا ئەو جۆرەیە کە تۆش باست کرد ناتوانن کۆنتترۆلی خۆیان و هاتوچۆکانی خۆشیان کۆنتترۆلکەن و لایەک شوواوە ئێدامەکرێن یا ئاوا دەسووتێنرێن ئەمە گشتی عاملی ئەم وەزیەتە جمهوری ئیسلامیە تەنها بەمە اکتفاش ناکەن بەم کوشتن و بڕینەیان هەروەکو سیاسەتی هەمیشەگی جمهوری ئیسلامی دژی ئەم کەسانە کە بەسا معتادن یا باز لەوا کرێت کە خودی ئەمانە عاملی گوسەرشی ئەتیادن وەلای تریش و سیاسەتی تری جمهوری ئیسلامی دژی ئەفغانی بوونە یا بە چاوێک تمەشاکردنیمانەکە هەموو خراپکارەکان هەموو دزەکان هەموو ئەتیادەکان هەموو کارە ناشایستەکان گوایە ئەفغانیەکانێکن وامە سیاسەتی دوو سیاسەتی دژی ئینسانی جمهوری ئیسلامی کەسیفی ئیسلامیە کە ڕۆژانە ڕووەدا بۆچیە بێ ئەم وەزیەتە ئاوا بێ لە ڕابطە لەگەڵ ئەم مەسەلەیە
چی باعثی وا بێ کە ئەم مەسەلە ئاوا ئەفزایش پەیدا بکە و ڕۆژانە زۆرتر بێ سەبەبەکەی چییە و ڕێگا چارە چییە بۆ ئەم مەسەلە؟ قطعا همو جوامعك ومسائب اجتماعي هي معتاد هي بلام حقيقته ويك لجمهورية إسلامية باري مسألة اعتياد وأمانة بشوي كي زور درندانو جنايات كارانة أما لم تشل صال دا ديومانة ايوت ما شاكن مسألة فقر وهجاري تماشاي نداري تماشاي بيكاري تماشاي تبعي جوالني أو جامعة هس مسألة نا أميدي لجيان وإدامي جيان أو كتو نتواني جياني خود ببيت بروا نتواني خانوادي بخود تشكيل بين نتواني زندگيكي متوسط البيت يسمى لي الدنيا بتواني بول كراهي مالكت بديت حقوقك تهبي بتواني غزايكي مناسبة زندگيكي إنساني دبي همو أمانة بنيا مكان توش بنبستي أكا كأن كشي بلاي زورشتا ويا كسانگري وا خانواديان هس وناتوان خانواده كيان بجينن ناتوان صفر كيان تي كيان نان بخنسلي بكاري نداري بأفقي وبآيندي نسبت با داهاتو بو تيفيكي زور لجوانان همو أوانا بو سبايس أو كعائسة رادي معتاد لإيران أبو درجة هس على الرغم أو جمهوري إسلامي بيوايا بإعدام وزندان كرنو أمنو جنايته أتواني برأم ديار دبزي وبقرين بأكسوا اتفاقا لجياي أو كم بكات روش برو زياكات نتنيا زيايش أكا لنيو جوانانا بتايبت زورة سالاني زورتر در میانگینی سنی ئەوانەوە معتاد بوون لە ئێرانە لە سەرەوەتر بوو لەبان 25-26 لەسەرەوەی 20 بوو ئێستا لە ئەم ساڵانەوە بوو هاتە تقریبا ناوی نەوجەوانانیش لە ژێری 20 ساڵەکانن زیاتر نائومێدی و بێدەرەتانی ڕووی کردەسە ئەوانە و خودی جمهوری ئیسلامی لەجێ ئەوە کە چارەسەرێکی بۆ بکات لە دنیای مدرنی ئمڕۆژا کە تەماشا بکەن کە چۆن بەرەوە پیری ئەچن خەریکە کارگەرێتر ئەکات لەلایەکەوە ناتوانێت جامعەکە بژینێ لەلایەکەوە ئەو فەقر و پاخە و بێکاریە تەحمیل کردووە لەلایە تریشەوە ئیمامی گەورەیان خامنەیی جەلات شعاری ئەوە دات کە مناڵی زۆرتریان بێت شعاری ئەوەدا کە زاد و وەلەد زۆرتر بێت لە خودی جێگەری بیمارستان و بەهێزیستیان ئەسەن ئیمکاناتی پێشگیری لە مناڵ و ئەمانیانە قەدەغن کردە لەو لاکێترەوە خودی ئەم زاد و وەلەدە ببێ ئەوە کە بتوانیت لەباری ئیجتماعیەوە تۆ اقتصادەکەی سازمان بەینانەکەی سازمان بێت و ئەمانە ئەوێتە باعث بێدەرەتانی بەتایبەت لەو شوێنانەوە بە ئیسلاح ئەو کەسەوە معتادە متاهلە مناڵی هەیە خانەوادەی هەیە کەستری هەیە ئیترەوە تماشا بکەن ئەو چەند مناڵە ئەو یەک مناڵە ئەو هەر چەند مناڵەوە لەو هینا هەست بە چ فەرهەنگێکەوە بارتێ چی فێر ئەبێت لە باوکی یا لە دایکی و ئێمە دیومانە کە بەشێک ئیسە لە ئەو معتادانە ئەمانە و شتێتر کە جمهوری ئیسلامی وەکو گورز گریە بەدەستیەوە وەکو ئێوەی ئیشارەتان پێکرد دراوسەیەتیە لەگەڵ ئەفغانستان کە ئەفغانستان گەورەترین صادرکننده موادی به اصلاح اعتیاد مواد لدنیا اما گرده بردسوا اما کرده ببیانوی او که رواجی هست لصورت که او سید چوار دهیا همو کس ازانن که خودی سپای پاسداران و جمهوری اسلامی یکیک لقاچاقچیانی هرگوری انتقال و خرید و فروشی موادی مخدر و تنانت برای کردنی بو خارج و حتی اروپا تو بارهای بار ئێمە دیومانەکە لە ئەم وڵاتانە گیراون و سابت بووە کە خودی جمهوری ئیسلامی پەرە بەم کارەدا منزورم ئەوەیە ئەمانەیە دەلیلەکەی فەقر و فاقە و بێدەرەتانی لەناو جامعە بێ ئایندەی تاریک بۆ بنیامەکان بەتایبێت لەناو جوانانە کە ئەوەم هیچ مشەوەقێک نەبێت هیچ شتێک نەبێت کە کۆمەکیان کە ئەستعدادەکانیان بإصلاح قشب بكاتو أميدواريان كابا آياندا مجبور أبن يعني مجبور يعني أكن لواقعة روبن بأمشتاكا لواقعة نفسي خويان وجياني خويان وزندگي خوياني تيابن والجمهوري الإسلامي لم رابطاكو مكانك يا زياي أكاتو بلاوي أكاتو لمينيانا يا إنكي أقريش خوارديان وكيشايان تنيا الرجل برخاطر بوازاني كإعدامي أكاتو مليان ببتوبك ئەوانەیە دلیلەکەی بەتایبەت لەناو جمهوری ئیسلامیە ئەتوانم بڵێم کەم کشوەر لە دنیا هەیەکە ئەو بەرخوردە بێبەزەیانەوە ئەکریە بە ئەم قوربانیانە کە خودی جمهوری ئیسلامی بانیەسی لەباری اجتماعی و اقتصادی و فەرهەنگی و هەموو بوارێکەوە لە دنیا شاید بە ئیسلاح ئێمە نمونەی کەم ببینی
زۆر سوپاس بۆ تۆزاکان هۆمانی گودازگەر وەختمان زۆر نەماوە بۆ ڕیشەبڕینی ئەم هەمووە نابە سامانی و دەرد و مەرارەت و مەرگ و نەداری و هەژاریە ئەم کۆمەلگای هەشتا و چەند ملیۆنیە چ ڕێگایەک دەبێت لە پێش بگرن دەبێت چ بکەن ئایا واقعاً 1% تەوەقع لەوەی کە جمهوری ئیسلامی لە جهەتی مەنافە و ئەمنیەت و ئاسایشی ئەو کۆمەلگایە هەنگاو هەڵبگرێت 1% ئەم ئومێدووە چاوەڕوانیە دەکرێت ئەگەر ناکە قەتعەن جوابەکە نایە خەڵک دەبێت چ بکەن بۆەوەی ئەم هەموو وەزیەتە نابە سامانی و گرانی و هەژاری و نەداری و بێکاری و ئەدام و سەنگسار و لە خیابان کوشتن و جەوان کوشتن و ئەتیاد و زەن ستیدی و هەموو ئێمانە دەبێت چۆن چارەسەر بکرێت لە گرەوی چیایە؟ من پێم وایە ئەوەڵەن جگەلەوە کە هەر وەکو عەرسەیەکی مشخص کە مەسەلەی معتادان و چۆن بەرخورد پێکردنی باس بکەین خودی مبارزەیەکی عمومی کە ئێستا لەنێو جامعە عەلەیهی گرانی و فەقر و تەبعیز و نابەرابەری و بێدەرەتانی اقتصادی وجودی هەیە ئەوە شتەیەکە کە بە شێوەی هەمیشەگی ئەتوانێت بەر بە احتیات بگرێت یعنی ئەتانێ احتیات کەمەوەکە نەبنە بڕیکە یعنی هەر ئەگەر قبوڵمانەکە مصیبەتگەر اجتماعی بێدەرەتانی دەستەنی بێکاری فەقر فاحشەگەری کە ئەویش هەر لە فەقرەوەتێ و باقی شتەکانی تر فەسادی حکوومەت ئەو هەموو تەبعیزە کە لە تەوزیعی سەروەتا هەیە ئەگەر قبوڵمانە ئەمانە بنەمای ئەوەنە کە بنیامەکان ئەگەن ببن بەس ئێوە تماشاکەن چەند 10 ملیۆن جوان هەن کە فارغ التەحسیل بوون بەڵام لەو خیابانانە بێکار خەریکن ئەگەر هیچ کارێکیان نییە دەی ئەمە جوانە گەرێکە لیباسی خاصی بێ گەرێکە زندگی باشی بێ گەرێکە ئەزدواج کات گەرێکی عشقبازی بکات گەرێکی دڵداری بکات هەموو ئەمانە بکە بۆ چەند دەرسەد لە جوانانی ئەو جامعە ئەمە مهەیایە ئیدامەی خودی ئەمە ئەوێتە ناومێدی ئەوێتە باعث ئەوە کە بنیامەکان لە ناومێدیان ڕوو بن بۆ شتگەرێکی ئاوا ئەلبەت لێرە احتیادا لە شوێنگەری تریشا بۆ جەنایەت بۆ دزی بۆ زۆر شتیتر یعنی هەم احتیاد و هەم باقی ئەو مەسایبە اجتماعی گەرە گشتی ڕیشەی ئەوەیە کە لە نێو جامعە لە خودی حاکمیت نەیتوانیەوە جواباتەوە بە سەرەتایی ترین نیازەکانی مردم کەوایە خودی ئەم مبارزە کە ئێستا بە خۆشیەوە لە ئێرانە بۆ بەرامبەر بە جمهوری ئیسلامی بەرامبەر بەم تەبعیز و فەقر و فەلاکەت و مەعیشەتە سەختە کە بەسەر خەڵکیادا سەپانووە بە نەزەر من ئەوە ڕێگەی سەرەکیە بۆ ئەوە کە احتیات کەمەوە بێت بەڵام ئەوەی چی ئەگەر لەوەیشە ئەگەر بگوزەرین هەر بەوەیش کە لەناو جامعە احتیات هەیە ئەوە تماشای کشوەرگەری پێشڕەفتەی دنیا بکەن بالاخره بێژگە لە دەرمانکردن بێژگە لەوە کە بە سوورەتی جددی و بە سوورەتی شێوەگەری مدرنی ئیمڕۆژی ئەچن بۆ مەداواکردنی ئەمانە نە ئەواکە بیانکەنە ئاور نە ئەوە بیانکەنە قاخن و بیانکەنە سوخاڵ بەڵکە لە کلینیگەری پێشڕەفتە بە داوا دەرمانی پێشڕەفتەوە بە ئیمکاناتی زۆرەوە نە ئینکە تۆ حتا دانێ ئالارمی ئاگرت نەبێ لایەکی ئەوەسە و لە لایەکیشی ئەوەسە کە دەرەجەیەک لە ئیمکانات و قانونیکردنەوەی کەم وە خوارەوە بۆ ئەوە کە بتوان ئەمانە دەستڕەسیان بێ بە ئەو مەوادە بە دەرەجەیەکی تەعینکرا و کنترۆلکراو کە لە کشوەرگەر مختلفا وجودی هەیە ئەبێ ئەوە بچن بەرەو پیری ئەم قزیەوە کە هەر وەک ئێوە باستان کرد ئەمە لە ناسیە جمهوری ئیسلامیان نییە جمهوری ئیسلامی تا سەرکوت و دزی و تاڕاژ ماوێت متاسفانە ناچێتە سوراغ ئەم جۆرە بەرنامە و پرۆژە ئینسانیانەوە زۆر سپاسمانی گودازگەراسن وەختمان نەماوە دەگەنا پرسیار زۆر بوو باسەکەش باسێکی مهمە زۆر سپاس بۆ تەوزیحەکان و بەشداری لە بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا زۆر مەمنون سپاس بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر کوێهان ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە شاد و سەرکەوتوو